حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریدا لە یەکی دەی مانگی داهاتووەوە بۆ لەمەودووە هەر ئۆتۆمبیلێکی میری نابێت لە دوای دەوامی فەرمی لەلایەن فەرمانبەرانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆ کاری تایبەت بەکار بهێنرێت. بڕیارەکەی وەزارەتی ناوەخۆ و حکوومەتی هەرێمی کوردستان کە لە ڕابردووشدا چەند جارێک بڕیاری لەم شێوەیە دراوە چۆن جێبەجێ دەکرێت، بە چ شێوەیەک جێبەجێ دەکرێت، ڕای هاوڵاتیان و فەرمانبەران لەسەر بڕیارەکەی حکوومەتی هەرێمی کوردستان بە چ شێوەیەکە لەگەڵمان. حکوومەت دەڵێ لەمە و دووە نابیت ینی تڕمبێلی حکوومەت لە دوای دەوام خەڵک ئێوە حق خۆتون لێ دروست نەکراتم پیاسی پێ بکەوت دۆی نەفەری دایری پێ گوازەوە بینی پێ بەلۆی دروست کرایە ئەدوو بچی خۆتی پێڕاوبێری و بچی لە زیانگەمەی پێ بکەیت دەبی باش نییە ناوەڵە باست بڕیارەشی باشە بەدڵتە هەر وەڵڵاوە دەرازینە لەبەر چ بەدڵتە حکومەت سارێ بۆ مۆزەفی کڕیا یانی خۆیتی لۆی کریا کاروباری حکوومەتی بەکاربیێنی ینی بڕیارەکی باشە باش بەدڵتە ئەم رازیمە ئەو کاتێک کە و فەرمانبەرێک ئۆتۆمبیلەکەی بۆ خۆی بەکاردەینا لەمانەوە عایلە بە خێو کاتب بە سارێ حکومی بۆچی غەدرە بەڵام فەرمانبەرەکان دەڵێن کاکە کورە ئەمە چمان کردووە سیارەیەکە خێزانەکەمان دەبینە دەوام یعنی دنیا خۆ کاول نابی هێگەر کاول بوو ئەو سیارە بە پارەی حکوومەتی کرایە لە بۆ کاروباری حکوومەتی نەک لە بۆ کاروباری خێزانەکەی باتەوە دێ بێگانە نابێت ئێوە سارێ حکومیە لێ بداتە تو عایلای خۆت ببە و بینی و تەسویقی بازار بکەی و شتی وا بووە نییە شتی تەسویقی بازار بووە ئەبەت نییە هەر فەرمانبەرە سیارەی حکومی باشوە لە دوای دەوام ئەمە سزای دەدەین بڕیارەکی کۆوە واللهی بڕوارێکی زۆر باشە و زۆر بەجێ لەبەر ئەوەی ئێستا پێشەمان دەسمە قەبرستانی لەبەر سارێ حکومی ناو قەبرستانی و بەرە من ناکەوی پێشەمان هەمووی دەستە ئایلەکەی خۆی هەرگیری دەستە ناو قەبرستانی زیارەتی حاجیانەوە ئەوە جاییزەوە چۆن دەبیەوە سارێ حکومی بۆ قەبرستان پێشەمان بڕۆ سەفرانە هەمووی سارێ حکومیە نیوەی زیاتر نیوەی ئەرێ وڵە بەوەی مەسرفی دیدانیا ئەم 100,000 ساری خۆم سەرفەکەم ئەو سەر ناکە بەنزینی حکوومەتە سیارەی حکوومەتە دەچی پێدەچیرێتەوە هەمووی دەبینەوە بڕیارەکی باشە وڵا زۆر باشە حاجی حەرام نییە تو ماڵی حکوومەت بخۆی بە غەدر یان بەکاری بینی بە بەلاش هەیە فەرهود دەکاتن فەرهود دەرێمارە حکوومەتە سکەی دیا باشە ئەو قسە ڕاستەوە ئەتوو الان عێراق 128 ملیۆن پێ گردن ئازا دەکرێ ناکرێت چۆن ماری حکوومەت بخۆی کەوایە خراپە شتێکی خورام لێ خواب هەر کەفرە بەڵام ئەوانەی کە پێ دوای ینی ئەوانەی کە دەڵێن کاکە ملکی گشتی ملکی خۆمە دەی خۆم کەوایە ئەوانە گوناح دەکەن ئەجی خۆ چۆن گوناح دەکەن گوناح دەکەن ئەوستا من ئێستا پێشمەرگەمە لە منطقەی پردی بە ساری خۆم دەچم بە ساری خۆم دەبم ئەوتە بڕیارەکەتان پێ باش هەندە نەفەریشم لەگەرە کابرا ئامرسی لێ پێشم دارەتە بیدەڕوام نیش هەندە نەفەرم دایان بەم داهیمە 15,000 لیستینە لێ گوناح نییە هەز دەکەم ڕاتان بزانم بڕیارەکانی ئەم دوای حکوومەت چۆن دەبینن یعنی چ بڕیارێکی وشی چێ باش لە یەکیدا سیارە حکومی نابی فەرمانبەر بەکاری بین جوانە لەگەدامە لەگەڵیدا ئەرێەوە هیچ معنای نیە فەرمانبەر سیارەی حکوومەت دەسێ بەزی حکوومەتی هێوارێک گوێ پێ بکاتن پیاسی پێ بکاتنەوە غەڵەتە دەبی کە دەوام خلاص بوو سیارەی حکومی ناو دایرێ بنێتەوە کابرا لە خۆ بستەوە ماری خۆی بە تەکسیس تۆ بسێت کەی خۆیت ئەوە قانونێکی جوانە و خەرجەتی زۆر نابیتن و لە حکومەتی ئیسپانی هەیە باش پێشتر پارە زۆر بە فیڕۆ دەدرا لەسەرەوەی کابرا سیارەی حکومی بوو لە وەزارەتێک بوو سیارەکەی دەهیناوە بۆ خێزان و منداڵ و ئەو شتانە پارە زۆر خەرج دەبوو بەڵێ بە فیڕۆ دەڕۆی ئەو پارێ تۆش لەگەڵی دای بەڵێ منش لەگەردامە چکە حکومە هەر شتێکی حکوومەت بی بەرژەوەندی گشتیە نابی کەسانێک بە تایبەت لۆ بەرژەوەندی خۆی بەکاری باشە بەس مامۆستا هەندێک دەڵێن کورە کاکە مڵکی گشتی
حەڵاڵە وەک نازانم چی ئاوی زمزم دەتوانی بیخۆی ئەمە ڕاستەمە ئەوەن ئیسیجابە لەلایەن هاوڵاتیان نییە ئەو وایە نازانم وایی نییە چییە یا ئەوە تا لێپێچنەوە لەلایەن بەرپرسان نییە بە دواچووندا نییە بەڵام ئەم جارە دەگوترێت هەر فەرمانبەرن ئۆتۆمبیل لێ بخۆڕێت دوای سعاتسێ بۆ پۆلیسێکی هاتوو چۆ دەستگاکانی ئەمنیە دەست بەسەر ئۆتۆمبیلەکە بگرن وە دەڵێ شۆفێرەکەش دەگیرێ لە پرسیینەوەی لەگەڵدا دەکرێت زۆر جوانە تەطبیق بیت بە جوانی فەرق نەبی شتێک قازانی قانونکو جوانە وا جوانە قانونێکی عامبی دو هەم کەسێکی هەر کەسێکی هەر ماما ڕوودبەی هەبیتن ئەو کابراە کە مخالفی عامی کرد دەبی محاسبە بکرێت باش هەندێک کەس دەڵێ مولکی گشتی ینی بە مولکی خۆی دەبینیم بەڕاست جەریمەیە ملکی گشتی ملکی عامە هەر جەریمەیە ملکی گشتی لە هەموو کەس حرامە چکە لە هەموو شی حرام ملکی عامە ملکی منە ئیتووە ئێوێ خۆ شخصەکی نییە ئەسلی خۆ ملکی عام ملکی گشتی لە هەموو شتێکی حرامترە دەبی هەموو کەس چاوی زۆر جار دەڵێن حکوومەت بڕیاری دەدا دواتر جێبەجێ ناکرێت پێ دوای ئەم جارش ئەم بڕیارە وا دەبی هەرچەندە حکوومەت دەڵێ ئەم جارە ئیتر کۆتاییە ناکرێ کەسێک ئۆتۆمبیل بۆ شتی شخصی بەکاربێنێ و تابلۆکەشی حکومی وڵای خۆ منیش لەگەڵ ئەو بڕیارە هەموەلی هەموو جارێک ئەو بڕیارانە ئەدەن و لەسەریشی ڕاوە ناستن ینی زۆر جارە بڕیارانە ئەدەن و لەسەریشی ڕاوە ناستن و عملی پێک نێ ینی جێبەجێکردنەکە گرینگە جێبەجێکردنەکەی زۆر گرینگە بەڵێ گرینگە بەڵێ باشە لە ڕابردوو ینی لە ماوەی 3 مانگ 4 مانگی ڕابردوو حکوومەت کۆمەڵێک بڕیاری داوە بە کۆکردنەوەی داهات و ڕێگریکردن لە ئۆتۆمبیل و چوزانم چەند بڕیارێکی چۆنە بڕیارەکان بڕیارەکان ئێستا مەسم بۆ نمونە بڕیاریاندا کە ئەوانەی مۆزەفن و کارمەندن و بەشی ناوخۆیەکان تەکسیان پێ نەبێ بەڵام لە هەمان کاتاوەی جێبەجێ نەبوو کەواتە ترسلەوەی بڕیارەکە زۆر دیراسە نەکرابێ نەکراوە باشە بۆ ئۆتۆمبیلی حکومی حکومت دەڵێ نابێت لە دوای سێ فەرمانبەر بۆ خۆی شخصیە ئۆتۆمبیل بەکاربێنی بڕیارەکەت بەدڵە یان دەڵێت بە خودای وەکو ترمێری حکمی منیش لەگەڵەوەی دامازان کابرای کارماندێدا تا سعات و دوان پێ دەکە دوای دوولێ لە ناو بازاڕا پێ دەگەڕێ یان لە خۆت سەفرێک پێەکە منیش لەگەڵەوەی لەگەڵ داما بەڵام واژ نابە و دەرەجێ یانە تو خەرچ بچەوە شوێنیەوە ئێستاوە چ ئەوە فەرمی لە باسی تەکسی کرد کابرا معاش 500,000 نەرە چی بداتەکرێت چی سەرف کاتن ئەخە 500,000 کابراەکە لە پەنا پێشمەرگاتەکە ئیشێشتن بەس کابرای ساق تەکسیش دەڵێ کورە کاکە ئەو بڕیارەی حکوومەت ئەوەی ساق تەکسی ئەم دەڵێ 30 ساڵە ساق تەکسیمە کابرا معاش شێدی ڕسقی من دەبە وان نیە بۆ دەرەجەش نییە ئەوەی ساق تەکسیوە دەڵێن ئەدی باش حکومەت بخۆی تەکسی دەدایە کارمەندەکانی بەقیش دەیدانێ پێم بڵێ ئێستا تۆ پێم بڵێ یعنی لەگەڵ ئەوەی فەرمانبەر سعات دەی شەوێ پیاسە بە سیارەی حکومەت ناوەڵا لەگەڵەوەی دانیمە نەوەڵا من لەگەڵ لەگەڵەوەی دانابم بڕیارێکی جێبەجێ زۆر باشە ئێواران کە ڕادەگری بەس حکومی ڕادەگری دێتە بازارە دەچی هەر شەقامەش ڕادەوە سیارش حکومی بەس پێشتر ئێستا لەگەدا ئێستا بەڕێی من کتابەک بکرێت هەموو وەزارەتەکە ڕقەمەکان نوێ بکرێنەوە ڕقەمەکان کەونە زۆر کەونە ڕقەمەکانی ئۆتۆمبیلی میری کۆنا دەبێت نوێ بکرێتەوە هەمووی نوێ بکرێتەوە هەیە وەزارەتی پێشمەرگەوەلیاتی سیارەی بەکەیت ڕقەمی لێدا نازانی ئەوەلیاتیشی نییە لە دایری ئەو ئەوەلیاتە نوێ بکرێتەوە هەموو ڕقەمی تەبعی ئێستا لێ بدرێ زۆر ئەوەی وەزارەتی پێشمەرگەی کێشە بۆ بۆیەوە وەزارەت پێشمەرگەی وەزارەت هەموو وەزارەتێک هەموویان هەیە لێ کردەوە ڕقەمی مەدەنیش پێ حکومیش پێوەیە ئەدێ ئەوە ڕقەمی چەسپی ئەسلی بدرێ ڕقەمەکان بکرێتە ئەسلی تەبعی نوێ هەمووی زۆر باشە پێشتر دەیانگوت کابراایکی فەرمانبەر چووکە ئۆتۆمبیلەکەی حکومی بوو تەق داهات لە ناو شەقام ڕای دەگر یان لە ڕۆژ شەقام لە جێیەکی سەرپێچی مخالف وا بوویانەوە بەس قسەیە یانی تانێ شۆفێری ئەمە ڕۆژانە لەو شەقامانەینا تشتەکە بە بەڵگەوەیە دەتوان خۆشتان سەردانی شەقامەکان بکەن ئێواران ئەو مخالفانەی سیارەی حکومی دەیکا سیارەکانی تر زیاتر نایکە زیاتر سیاری حکومیە سیارەکەی دەنی لەسەر دوو ساید ڕایدەگری کە دوو ساید ڕایدەگری دەرێت سیارەی میریە ڕقم شینە وا دەزانی کە غرامەی لۆ ناکری زۆربەی زۆریشیان ئەو ڕقەمانە ئی سیارێت کەی لەسەر ئەو ئەوەلیاتەی نیە ئی ئەو سیارەی ینی کوبرەی سیارەی سەرپێچەکان ئەوان دێن بەرێ زۆربەی زۆری لەو شەقامانە ڕایدەگری دوو ساید ڕایدەگری کە ئەمە زۆری غرامەشیان غرامانە
غرامەشیان بۆ دەکەین لەسەر ئەو ڕقەمەی ئەو سیارەی نییە ئەوەلیاتیان نەبوو ئەوەلیاتی نییە ئەو ڕقەمە سیارەشی ترە سیارەشی ترە بابرین بە بەڵگەوە بابرین ئێستا ئەوە فۆرتە ئەوە ئۆمیگەیە ئەو ڕقەمە لەسەر ئەو فۆرتەی داخل کرایە ئەوە لە دایرەکەی خۆیان یان لە وەزارەتەکەی لۆیان بە هەر شێوەیەکی بیدێ لە ئۆمیگایەکەی دەدا تەمەشاکە لۆ بەڵگەت بابرێن ئێستا ئەوە ڕقەمە سکەیە بە پلێتی دروست دەکرێت ئەوە ڕقەمی شیئی دایرەکەی خۆی دەخاتە سەری کە بێتە ناو لەبەر کامیرە و دووەمینی ژیان دوێتە ناو شەقامەکانی ناو باژێر ئەوەی دادەنێ دەزانی ئەمان کە ئەو وەس لە شیلۆ بکەین زۆر بەو حالەتە بەرێ ئەمە زۆر جاران بە ڕسمیش گرتیتمان دایرەشمان ئاگادار کردەوە لۆمان ناردووە ئەو حالەتانە زۆر بووە بەرێ ڕۆژی عوتلەکان ڕۆژی جمعەکان ئەو سیارانە دێنن بە زۆری ڕقەمشینە عایلەی پێە دێ لە ناو جادێ ڕادەگری کە دەرێ سیارەی میری ئێمە لە یەکێک لە فەرمانگەکانی حکوومەتی هەرێمی کوردستانین گرینگە بزانین ڕای فەرمانبەران سەبارەت بە بڕیارەکەی وەزارەتی ناوخۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ قەدەغەکردنی تەواوی ئۆتۆمبیلەکانی حکومی دوای کاتژمێر 3 دوای تەواوبوونی دەوامی فەرمی کە ئیتر بۆ لە مەودووە نابێ فەرمانبەر ئەو ئۆتۆمبیلانە بەکاربێنێ با لێرەوە دەست پێ بکەم تۆ ڕات چیە سەبارەت بە بڕیارەکەی وەزن دەستخۆشی لە بڕیارەکەی دەکەم بەڵام وەکو ئەوی یعنی یەکسانەیە کابی لە بینی سایق کە کابرا شوفێرە و بەز لە باڵەکان کە مدیر عامەکە یان وەزیرێکەوانە ینی ئەوانیش بگرتەوە شتێکی زۆر باشە بەڕای من یەکسانی نەبوو ینی یەکسانەکەگەر یەکسانی هەبێتن یەکسانەیە کابی زیاد بەڵێ زۆر باشترە لەبەوەی ئەگەر پلەبانەکانش بگرتەوە بەڕاستی سەرچی باشە و مەمنونیشان دەبین شتێکی زۆر باشە بەڕای من باشە لە پێشوودا زۆر زیاد مامۆستا بڕیار درراوە بەڵام لە تەطبیق وەکو پێویست نەبووە ئەو بڕیارەیە کە دەرێت سیارەی حکومی پاش نیوڕانان پاش دەوامان نابی بێتە دەرێ پێم وایە ئەوە لە بۆ هەموو کەسەکی ناگونجێ بۆ نمونە ئێمە دائیرەی نەفەت یان زۆر دائیرەیت کە سیارەکانیان پاژنیوە ڕویان بەڵکو شەوان ئیش دەکەن مثلەن ئێمە بەشی سیانەمان هەیە بەشی چاکنەوەی بەشی تەفتیشمان هەیە لە جێکی نەفت دابش دەکەی یان بەزین دابش دەکەی ئێستا شەوە بەو شەوەی سیاریمە بچیتن پۆلیسەک ڕێلی بگری وڵات و ساری حکوم پێ ئەمە دەبی ئەوانیش تێبینی ئەو شتانە بکەن لە بۆ هەندێک دایران کەواتە دەبی لە ئالەتی تەطبیقکردن بێگومان زۆر زۆر وریاوە هەبی ینی جیاوازی بکرێتن بێگومان وایە بەڵام دەرچوونی ساری حکومی بەبێ بەڵگە نابی مەسەڵەن سارە کە دەرەچی دائیرەکەی خۆی مۆڵەتەکی دەداتی ئەو سارە دەرسی لە بۆ ئەو ئیشەی تاوان ئەگەر بێت و ئەو پسولەی پێ نەبی حەقە بگیرێ ئایا ئەو سارانی ئەوڕۆ دەرەچن هەموو پسولی دائیرەکەی خۆیان پێە کاتی خۆی سارەما دەرەکرد مدیر پسولیشی دانێ لە بۆ سارەکەی ئێستا ئەو نیزامە نەمایە و زۆر زاریش ئەو بەڵێنە درایە سارەی حکومی دوای دەوامان نابی بێتە دەرێ بە پێچەوانەوە دەمانیت لە سەفەرەکان لە گەشتەکان پیاو هەیە لە بۆ بوو گواستنەوە لە بۆ تایبەتی خۆی بەکاری دێنی ئەمن ناکرێ ناوی سیارەکان بینم بەڵام زۆر ساری دەزانم بە ساری خوێنیوە شەوان دێ بازاری پێ دەکەم هەرومداری خۆی پێ هەموو لێ نووسایە ناوی وەزارەتەکانی نووسە بەڵکو ناوی دائیرەکانی لێ نووسرایە سەبارەت بە ینی جیاوازی ئەمە مۆستایە باسی لە جیاوازی کرد وڵی لەو ڕۆژۆ جێمان لەو بڕیارەوە بەڕاستی زۆر دڵمان پێ خۆش بێ ئینشاڵەت جێبەجێ دەکرێت لە هەموو ئەوکان ئەو وەکو مدیر عام و وەکو ساری برێ خەدەم خزمە گوزاریەکانە هەمویان ئینشاڵە زۆر باشی جێ باشەکەوای ئێوە دەتانەوێت تەنیا فەرمانبەری سادە نەگرێتەوە بڕیارەکە وڵی دەمانەوێت ئەوانەی ئەو سیارانەی وەکو مۆدیل بەرزەکانی کە دەبینین ژمارەی وەزارەتەکان لەسەر لە دوای دەوام دەبینن خۆیان و خێزانەکانیان لە شەقامەکان دامین ئیوادان کۆتاییان پێبێت پاشان زۆر دڵمان پێی خۆش باشە پێشتر هەر ئۆتۆمبیلێکی حکومی داهاتە بەنزیخانەیەکی حکومی بەنزینەکەی تێدەکرد بەڵام ئێستا ێ بەهاتووینەتە مێزگەم بەنزیخانەیە دەبینم ئێوە ینی دانیشتون ینی بەسەلەت چیەمە وڵی ئێمە نزیکەی 3 ساڵە بەنزیخانەکەمان داخراوە و بەنزینمان بۆ نایە ئەگە ئێمەش مۆزەفی حکوومەتین کە بەنزینمان بۆ نیە ناتوانین بەنزیندا باش بکەین هیچمان ئێستا ئێوە نەی حکومی نە ئەهلی نە ئەهلی نە حکومی هیچمان نییە بەنزینمان نییە تەنیا لێرە دانیشتون تەنیا ئەوکو فەرمانبەر دێین دەوامەکەی خۆمان دەکەین ئیسپات وجود ڕۆژانەمان
و دەوامەکەی خۆمان دەکەین و دەگەڕین ئەمە کێشەیە بۆ ئێوە واللهی جا بۆ حکومەتیش کێشەیە نەگوەست بۆ ئێمە ئێوەش هەر مرتەحنین لەو دەوڵەتە ناوەڵڵا ئێمەش خۆمان پێمان خۆش نیە ئێمەش ئەگەر دەوام نەبێ مەسەن ئیشت نەبێ دەی دەوام چی بکەیت و بەنسبەت سیارە حکومی شتێکە هەیە ئەگەر چاودێری بکرێ بۆرە پێش دەگای مەکتەبەکان سەیری کەس بەیانیان هەر یەکە و سیارە حکومی و منداڵەکانی دێنێ بۆ مەکتەب و دەگەڕێتەوە هەر قرار حکومەت دەری بکات لەسەر ڕادست پێ نەکات تەبعاان لە گسکانەوە نەجاحەت سوودی نانی لەبەر ئەوەی زیاتر مەسوولەکان و بەرپرسەکان ئەوانە ئەغلبیان سیارەکانی لەکنە هەمووش بۆ کاری خۆیان بەکاری دێنن و زیاتر لە عادی خۆی بەکاری دێنن بۆ ئەوی مەسەرن ئەگەر ئەتو سیارەك ڕۆژێ ئیشی نیم سعات هەبی احتیمال ئەو سیارە ڕۆژێ 4 ساعت بەکاری دێنی 3 ساعت بەکاری بە فۆرم باشە بەنزینەکە بە فۆرم بیت و دیاریکرا بیت و حسەکەش دیاریکرا بیت و نەک ئیستقلالیشی تێدا ینی چەند لتری سەرف کردووە چەند لتری سەرف کردووە و مراقبە بکرێت و مەسەرەن دایرە خدماتیەکان نەک ئیستقلال بکە برێ وەڵام من سەفەرەکەم هەبووە مثلا پاش داوامی چوومە دوکان یان چوومە سلێمانی یعنی دەبی بەڵگەی هەبیتن باشە ئەم با قسە لەسەر ئیستغلالی ئەو بابەتە بکەین زۆر جار دەگوترا فەرمانبەرەکان ئیستغلالی ئۆتۆمبیلەکانی حکوومەتیان دەکرد بەڕاز ئیستغلالەکە زۆر وە بۆ چوونی تۆ ئیستغلالەکە لەسەرەوە دەست پێ دەکە مەسەڵەن مدیر عامە ئەوانە ئەگەر ئەوانە ڕێیان پێ نەدەن فەرمانبەری ناتەنی ئیستغلالی وەزعی بکات ینی ئێستاش ترسیەوە هەیە مدیر عامەکە بە شێوەیە کتابێک بکە بە شێوەیە کتابێک بکە و ڕێگا بە فەرمانبەر و شۆفێر بدایش بکەن بەڵێ مەسەڵەن کاتی داوامە فەرمانبەر سایقەت چیا سارەی حکومی لەکنا فەرمانبەران پێدەین و دەباتن دوای دەوام کە دەوامەکەی خلاص بێتن پێمان باشە ینی گەراچەیە شتەیە بچی لە فەرمانگەکەی خۆی تەسلیم کاتە. هەر بریارێک کاکە هەر بریارێک ئەگە جیاوازی لەناو فلان و علان بی نازح نابی بەس کە تطبیق کە لە سەیەکدری نەزاحەت 100% دەینیت ئەو بریارە بە بەلاش نەکرایە کرایە یەک حەوادث سیارە کەم دەبی وقوت کەم سەرف دەبی ئیشەکە تەنظیم دەبی هەمومان یەک چاو تەماشە دەکرد بەس ئەمە مدیرم استعمال دەکە موظف استعمال نەکە لەسەر ئەساسێک دریارە هاتیە طبعا لصالحی دەولەتە حکوومەتە دەگەڕێتەوە مەریدەکە هەموو لە حکوومەتی ولكن ئەو سیارانە لەسەر وەش کە پاش دام استعمال دەکرێت بنزین و وقود لە بەنزینخانە ئەهلی تێ دەکرێت یان چێ استفاد دەکە ئەهلی استفاد دەکات دەبێ بەنزینخانە حکومی هەبیتن دووسێ بەنزینخانە دەکەمەوە لێرەوە حتا حدود دەکەمەوە بەڵام بەنزینخانەی هەیە هەولێر چەند بەنزینخانەی حکومی هەمووش ئیمکانیات بنزین هەیە ئیمکانیات هەیە مۆزەف هەیە ئالات هەیە لۆ ئیشی پێ نەکەم سببك نییە هەر 130 ساڵ خزمەتیانە هەر 25 ساڵ خزمەتی هەیە لۆ ئیش پێ نەکەم مردوو دەکە ئەوەش لە حکومەتی دێت يعني بريارة بشيء وانيا كاكا او بريارة بقريتن بنزيني حكومي داس بيب كاتن بزمان سنة استفادة بي تم مردودي زيادة دبي لو بريارة كاكا وليان قلتيا كباش دوام سهل استعمال لك تو اوتومبيلي حكومي دلا چند سال لاتا 4 سال 5 سال 5 سال لا بريارة كي حكومة شلون دبيني ام لما يجي تنفيذ مكردوه هر بو خود ما علم نيزي كساره دواني ورو ليره بزيد علم اگه ضروري بزانم بيمو دواني ورو ديبمو باشا بەڵام زۆر جار دەگوترێت فەرمانبەرەکان ینی چونکە بە مولکی گشتی دەزانن دەڵێن حەڵالە هەر چەندی ماندی کەین و بینین و بیبین ئیتر کێشە ناوێت چۆناڵی خۆمانە پێت وایە فەرمانبەرەکان پابند بن ئینشاءالله لەمە دووە تەسەوڕ دەکەی بەڵێ پابند دەبن بەس ئەوە سارێک خزمەتی خۆت دەکە بە دەرەجەیەک دەبی ئاگادی بێ کوماری خۆت تەماشای بکەی بەڵام ئەوە هەبووە لە ڕابردوو هەبووە بەڵێ ینی ئەو خزمەتە هەبوو یان بە پێچوانەوە کابرا ماڵی پێدەگواستەوە ئیترخوای ماڵگواستنەوەی نا بەس دیتیتم کاتی دوای دەوامە ئۆتڵە و لەوانەیە هەندێک جار بەخۆشم بەکارم نای بەس بۆ خۆمنا چوە بەنزینخانەیە ئەمە جاروێ شەو ئێستا ئەو دوێنێ شەو لێرە سعات 11 چوویمەوە 11 شەو بەچ چوویەوە پێکەبی بەس نێزیکە لێرە 500 متر ماڵ 500 متر بەڵێ باشە چه بڕیاریت کە زەڕوڕە حکوومەت بیدا سەبارەت بە ڕێخستنەوەی ینی ئیدارە بواری نەفت ئەمن سەرپەرشتیاری دابشکردنی نەوتی پارێزگای هەولێرم ئێستا ئەوڕۆ 25 نوێ هێشتان دەستمان بە دابشکردنی نەوت نەکردووە واباتەکەی خۆم قسەی دەکەم خاستە لەومان ئەو ناوچانی شاخاویەکان ینی نێزیک بووە دەبی دەست بە دابشکردنی ینی لە دوای ئەو بڕیارەی ئۆتۆمبیلی حکومی پێویستە حکوومەت دەست بە جێبەجێکردنی دابەشی ناوتی سپی بە تایبەتی بە ناوچە شاخاویەکان
سەبارەت بە بڕیاری ئەم دوایی وەزارەتی ناوخۆ بۆ قەدەغەکردنی لێخوڕینی ئۆتۆمبیلی میری لە شەقام و هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی لە ڕووی مادیەوە چ خەرجێک دەگەڕێنێتەوە بۆ هەرێمی کوردستان؟ ئەکید چەندین هزار سیارە ئەمە پێویستی بە کولفێشی زۆرە کاتێک کە سیارەی میریە بۆ دوای داوام بەکار بێت ئەو بڕیارێکە زۆر ئیجابیە بۆی ئێمە بتوانین چونکە استراتیجەتی حکوومەتی هەرێم لە کابینەی نۆدا ئەوەیە لە پاڵ ئەوەی کە ئێمە دەمانێت سەرچاوەکانی داهات لە هەرێمی کوردستاندا فرەجۆر بکەین بە تەنها پێش بە داهاتی نەوت نەبەسێ لە هەرێمی کوردستاندا بەتەنیش ئەوانەوە ئێمە دەبێت ئیش لەسەر ئەو بکەین لە ڕووی خەرجەکان و ئیدارێکی باشتری خەرجەکان دێن لە هەرێمی کوردستاندا و ئەو خەرجانی کە ناپێویستن نیان هێڵینیان کەمیان کەینەوە بۆ ئەوەی بتوانین داهات بگەڕینەوە بۆ هەرێمی کوردستان ئەوەی کە پەیوەندە بە مەسەلەی سیارەکانەوە ژمارێکی زۆری سیارەی میری ئەگەر دوای داوام بەکارنێت بۆ کاروباری شخصی بەکارنێت ئەکید ئەمە لە ڕووی مالیەوە بۆ خەزانەی گشتی منفعەشی زۆری هەیە باشە هەر چەندە لە ڕابردوودا ینی هیچ بڕێک دیاری نەکرابوو کە چەندە ئۆتۆمبیلانە خەرجیان هەیە پارەیەکی زۆر سرف دەکەن بەڵام زۆر جار هاوڵاتی بە ڤیدیۆ شتی بۆ ئێمە دەنار دەیگوت سیر کە ئەمە ئۆتۆمبیلی ئەنجومەنی وەزیرانە ئەمە وەزارەتی دارایی ئەمە وەزارەتی ناوخۆیش سعات 12 شەو لەگەڵ خێزان و ماڵ و منداڵی هاتو چۆ دەکە بەگشتی بەڕاست ینی پارەیەکی باش دەگەڕێتەوە ئەکیدە تۆ حسابی ئەو کە چەندین هزار سیارە پێویستی بە کولفێکی زۆرە کاتی کە تۆ مەسلەی بۆ مەسلەی چاکردنەوەی سیارە مەسلەی بنزین مەسلەی ڕۆنگۆڕین مەسلەی هەموو ئەو کولفانی کە سارەیەکی ئاسایی هێتی و سیارەکانی حکومیش بە هەمان شێوە فبووە ئەمە بڕێکی زۆر تۆ بە خۆت دەزانێت بۆ یەک سیارە کولفەیەکی تایبەت هەیە ئەی چەندین هزار سیارە ئەکید ئەمە ئەو بڕیارە لە ساڵحی خەزانەی گشتی درراوە باشە کاک ئەحمەد ئەمە کە لەگەڵ خەڵق قسەمان کردووە خەڵکێکی زۆر دەڵێ شتێکی باش و تەنانەت فەرمانبەرەکانیش دەڵێن زۆر باشە سەبارەت بە بڕیاری لەم شێوەیە شتی تر هەیە یان شارە بەم بڕیارە کۆتایی دێت ئەکید طبعی ئێمە ئەوە هەر یەکێکە لەو خاڵانێک کە لە بواری کەمکردنەوەی خەرجی و ئیدارەدانی خەرجی ناپێویستەوە بڕیاری لەسەر درەوە ئێمە وەکو وەزارەتی دارایی و ئابووری طبعی ئیش لەسەر ئەوە دەکەین هەموو ئەو خەرجانەی کە ناپێویستن و دەتوانین کەمیان کەینەوە نانێڵین بۆ زانینیشت ئێمە ئیش لەسەر ئەو دەکەین کە مەسلەی بۆ یەکەمین جار دوای 2014 یاسای موازنەی عامان هەبێ لە هەرێمی کوردستاندا پرۆژەی بودجەی گشتی بۆ هەرێمی کوردستان کە لێەوە بووی بتوانین ئیدارێکی باشتری داهات و خەرجەکان دێنەوە ئەو پرۆژانەی کە زەرورن بۆ هەرێمی کوردستان ئیشیان لەسەر بکەین ئاراستی خەرجەکان بۆ ئەو شێوان بۆ بەو شێوە بڕواکە زۆرتی منفعە بۆ هەرێمی کوردستان گەڕێنێتەوە تەسیر لە بنی تحتی و ژێرخانی ئابووری کوردستان کا بۆی بتوانین زمینێکی باشی بۆ بەرهێنان و حڕێکێکی باشی دەورانی سەرمایە لە کوردستاندا هەبێ بە لە ساڵح و پشتیوانکەر بۆچی بۆ مەسەلەی ئەوەی کە پەیوەندە بە چالاکی ئابووریەکان لە هەرێمی کوردستان باشە تاوەکو ئێستا ئەمە بەوێ بەغدا هیچمان پێ ناکرێت ینی گەورەترین گرفتەوەی بەغدا پارەی نەنێرێ ئێترا بۆ خەڵک دەڵێ ئێتر تاو دەبێت بەڵام بەو چاک سازیانی کە دەکرێت پێ دوایە ئەمەوا دەکات بە شێوەیەک لە شێوەکان بتوانین لەسەر پێی خۆمان بوەستین طبعی بۆ زانینەت یعنی هەندێک مەسلەی فرەچەشنکردنی سەرچاوەکانی داهات لە هەرێمی کوردستاندا پێویستیان بکاتە ئەمە خاڵێک خاڵی دۆمیان ئێستا ئێمە ئیش لەسەر مەسەلەی سیستەمی بازی خۆما دەکەین ئیسلاحاتی گەورە لە سیستەمی زەریبەی خۆمادا بکەین لە سیستەمی گومەرگی خۆمادا بکەین لە هەرێمی کوردستان کەواتە دەکرێت لەسەر بازیش دەکرێت ئێمە دەکرێت کەرتە ئابووریەکان بەتەنها نەودنی ئێمە ئەتیمادی بخینە سەر ئێمە استراتیجەتی ئێمە ئەوەیە کە بنمونە زمینەیەکی باشی و بەرهێنان لە هەرێمی کوردستاندا دروستکەین وا بکەین کە جەزبی مستەسمیرینی ئەزنەبی بکەین بۆ هەرێمی کوردستان بێت چونکە بۆ خۆ دەزانی لە دنیای نوێدا یعنی هیچ وڵاتێک ناتوانێت نسبێکی باش لە گەشەی ئابووری تحقیق ئەگەر اعتماد نەخاتە سەر و بەرهێنەری بیانی فبووە ئێمە هەموو وەک وەزارەتی دارایی ئابووری پاڵپشتی هەموو وەبەرهێنەرێکی بیانی دەکەین بۆی سەرمایەکانی خۆیان بێن لە هەرێمی کوردستانەوە وەبەری بێنن کەرتە ئابووریەکان هەر ئەوە نییە کە ئێمە اعتماد بخینە سەر مەسەلەی نەوت دەکرێت مەسەلەی کەرتی گشتی گەشت و گوزار زیاتر پەری پێ بدرێت کەرتی کوشت و کاڵی و کەرتی سناعی لە هەرێمی کوردستاندا واتە کەرتە ئابووریەکان بە شێوەیەکی گشتی پرۆژەتان هەیە ئێمە وەک وەزارەتی دارایی ئابووری ئێستا ئێمە ئیش لەسەر ئەوە دەکەین کە بنمونە یاسای موازنە مەسەلەی پرۆژەی بودجە یەک لە منفعەکانی ئەوەیە کە تۆ دەتەوێت کەرتێکی ئابووری دەعمکەی وە سەپۆرتی کەی وە پشتگیری بکەی فبووە بەڵێ ئێمە وەک وەزارەتی دارایی ئابووری پلانمان هەیە کە سەرچاوەکانی داهات لە هەرێمی کوردستاندا فرەچەشن بکەین و بەتەنها پشت بەنەوت نەبەسرێت لە هەرێمی کوردستاندا باشە سەبارەت بە بڕیارەکەی وەزارەتی ناوخۆ حکوومەت ئۆتۆمبیلی میری قەدەغەیە بەڕاست لە وەزارەتی داراییش جێبەجێ دەکرێت یان ئێوە دەوڵەمەندن ئەکید هەر بڕیارێک لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە دەرچێت بۆ ساڵحی لە هەرێمی کوردستان ئێمە وەزارەتی دارایی ئابووری پابەندی 100% شتێک بۆ طبعا ئێمە بۆ خزمەتی عامە ئەمە پەیوەندی بە فیئێکی دیاری کراوە هەر شتێک هەر بڕیارێک لە ئەنجومەنی وەزیرانەوە دەرچێت بەڵێ ئێمە 100% پابەندین وە وەزارەتی دارایی ئابووری
بۆ ڕێگریکردن لە بەفیڕۆدانی مولکی گشتی بەشێکی زۆر لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دڵخۆشن لە بڕیارەکەی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ قەدەغەکردنی لێخوڕینی ئۆتۆمبیلی میری لە دوای کاتژمێر 3. بەشێک لە فەرمانبەران کە دڵخۆشن ئەوانش بە هەمان شێوە، بەڵام لەگەڵ ئەوەشدا تێبینیان هەیە دەڵێن باشتر بوو بڕیارەکەی وەزارەتی ناوەخۆ پلە باڵاکانیشی بگرتبایەوە، تەنیا فەرمانبەران نەبایە. وەزارەتی دارایی ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێت بڕیارەکە بڕیارێکی لەجێیە و بڕێکی زۆری پارەش بۆ خەزێنەی حکوومەتی هەرێمی کوردستان دەگەڕێتەوە. ئەمانەوا دەکات کە ئابووری کوردستان باشتر بێ و بتوانین بۆ داهاتوو لەسەر پێی خۆمان بوەستی. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست.